السلام عليكم. سرتا بناوی خواندی جاندار و جانبر ئازان و خۆشەویستان و برا دۆستان ئەوەتانە دیسان وەک چەند جارێکتر دانیشتین بەنەوارێکی جدید برا بچووکتان ڕێداری ئەوێنەی وەک لێیانگەرێکی هونەر بە خێراتی میوانەکانی خۆی دەکات بە تایبەتی کاکە هەڵمەندێک خۆشەویست و کاکە ڕەنجەی ساس کاکە زانیاری گوڵ ئەم نەوارە ئەم کۆڕە بە سەپەرشتی کاکە شێروانی کاکە هێمنی شێروانی میوانانی کاکە مەزنی قەساب مەزنی زراری کاکە ڕۆستەمی قەساب لێرەنەوە جێگای یادی کاکە پیرسی قەساب و کاکە شوانی قەساب کاکە مستەفای قەسابی خۆشەویست و کاکە عومەری قەساب کاکە سەمەدی قەساب کاکە سمەی سۆر کاکە حەمە سۆری خۆشەویست و کاکە مستەفای قەساب ئەو هەموو قەسابە لێرە بێ و شۆ دار و بەری کەور دەکەم دەی ماڵەکەم بڕۆ ئەوە تا دەی کلۆ بڕۆ ئەگەر دنیا تەموو مژ و تاریکە ئەگەر ڕێگا تەند و کڵ و باریکە ئەگەر ڕەوە و گرمە و هەوری گۆرانە ئەگەر بەفرە و شلێوەیە و تۆفانە پاکمان نییە هێز و گڕ و دڵمانی بۆ پێشەوە پێشمانکەوە بازانی پاکمان نییە هێز و گڕ و دڵمانی بۆ پێشەوە باب و برا و کەسمانی ئەگەر جێژە و کڕێوەیە و زریانە ئەگەر هەورە و لەزیدیە و دا و گۆرانە ئەگەر جێژە و کڕێوەیە و زریانە ئەگەر لە هەر جێدا سەتەی گۆڕانە شارەزاوڕێ و نیشاندەری لاوانی بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی شارەزاوڕێ و نیشاندەری لاوانی بۆ پێشەوە باب و برا و کەسمانی بۆ باوکی ئارین دەی ماڵەکەی ئەگەر هەوان شێوەیان هەورازە ئەگەر لە هێو لافا و پێبازە ئەگەر تەقە و لورە لوری جەحبایە هەموو شەرێک پڕپڕە لە حەزیایە ئەی لەبن هەر بەندێک نارە نارەی دێوە لەبن هەر شاخێک پڕە لە زەخێوە لەبن هەر بەندێک نارە نارەی دێوە لەبن شاخێک پڕە لە زەندەی خێوە پاکمان نییە هێز و گڕ و دڵمانی بۆ پێشەوە پێشمانکەوە بازانی پاکمان نییە هێز و گڕ و دڵمانی بۆ پێشەوە باب و برا و کەسمانی پڕی دنیا بێ شەپۆل بداتەوە وەکو دەریا بێ ئەگەر دوژمن پڕ
پڕا و پڕی دنیا بێ شەپۆل بداتەوە وەکو دەریا بێ سەکی دەستیان لە ئێمە زۆر زۆرتر بێ لە گەشت ڕەندا و عەشپیا و خۆتر بێ خۆیان لەبن زێباراندا وەپۆشن بۆمبە لە فڕۆکەدا بپۆشن لە کوردستان تۆمان هەبیە بەسمانی بۆ پێشەوە بابوو برا و کەسمانی لە کوردستان تۆمان هەبیە بەسمانی بۆ پێشەوە بابوو برا و کەسمانی ئەی باکۆ خولادەکان هەمووی خاپورکەن باگولە تۆم لاشەمان لە کوێ سوورکەن خوێنمان لە ڕێیە و نیشتیمانە بڕژێ مێشکی کچ و کوڕانمان با ببڕژێ باوێراکەن بە بڕەم ببن بکوژن سەرکی دایک و باوکانیش با بکوژن باوێراکەن بە بڕەم ببن بکوژن دایک و منداڵ با بە ئاگر بکوژن ئەمە کوڕی چیا و نەبەردوو شێرین بە کوشتنی داگیر کەرانمان فێرین ئەی لە دوژمنان تۆڵۆ حەقمان دەستێنین سەدەقەی سەرزجیان دەدڕێنین ئەی ئەو ڕۆژێ ڕۆی کورد کرا بە دێنێ ئەو ڕۆی یان نەمان و یان ژیانی سەر بەخۆی ئەی دوژمن کوڕی کورد مەروەری ڕێزانی بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی دوژمن کوژی کورد پەروەری ڕێزانی بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی